عزیزان بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی دوایین پێشاتەکان لە سووریا و ئەوەی لە سووریا ڕوویدا چییە و چی ڕوودەدات دەرەنجام ئێمانە بەکوێ دەکات گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مەیسەم مرادی توێژەری سیاسی نێودەوڵەتی مامۆستا مەیسەم سڵاو لێ بێم کاتت باش ئەگەر بکرێ پێمان بڵێ ئەوەی لە سووریا ڕوودەدات بە خوێندنەوەی ئێوە چی بوو؟ سڵاو ڕێز کاگڕانکۆ ئەم کاتەوە هەموو کاتێکی ئەوە و بینەران و بیسەرانی کورسات نیوز باش لە ڕاستیدا ئەوەی کە لە سووریا ڕوودەدات دەتوانم بڵێم کە لە چەند ڕوانگەوە ئەتوانین باسی لێ بکەین خوێندنەوەی لەسەر بکرێت بەریەکەوتنی ناوخۆیی ئەو گروپە پرۆکسیانە کە هەیە بەشێکیان پەیوەندیان بە ئێرانەوە هەیە بەشێکیان پەیوەندیان بە تورکیەوە هەیە هاوکات پەیوەندی دەوڵەتەکانە کە بەریەکەوتنی دەوڵەتەکانە لە سووریادا بەڵام لە ڕوانگەیەکی دیکەوە ئەتوانین بڵین کە پەیوەست بە پێشاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە کە لە 7 ئۆکتۆبری 2023 دەستی پێکرد واتە دوای هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل و وەڵامدانەوەی ئیسرائیل و دواتر تەشەنە سندنی بەریەکەوتنەکان بۆ وڵاتگەل و ناوچەگەلێکی تر ئەوەی لێکەوتەوە کە ئێستا دەیبینین واتە سووریا ئەتوانم بڵێم کە ئەوەی کە ئێستا لە سووریا ڕوودەدات ئاراستەکەی یان بەشێکە لەو گۆڕانکاریە گەورەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەستی پێکردووە و بڕیارە لە داهاتوودا ڕوو بدات. ئەوەک لەمەوبەر من و تۆ گفتوگۆمان کرد بەر لەوەی ئەم ڕووداوانە ڕوو بدات ئاماژەت بەوە کرد ینی لە گفتوگۆکەدا ئاماژەمان بەوە کرد کە پرۆژەیەکی گۆڕانکاری گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڕێوەیە و ئیسرائیل بەم کارە هەڵدەسێ ڕەنگە پرۆژەکە ڕاستەوخۆ ئەمریکا چاودێری بکات بەڵام ئیسرائیل بە پرۆژەکە هەڵدەسێ ئەوە با بڵین سەرەتاکانی ئەو پرۆژەیە دەرکەوتون کەواتە ئەکرێ بڵێن نەما ئەو پرۆژەیە کە ئیسرائیل دەیەوێت لە ناوچەکە دروستی بکە؟ ڕاستە لەو گفتوگۆیە کە پێشووتر هەمان بوو باسی ئەوەشمان کرد کە ڕەنگە لە ناوچەگەلێک لە سووریەدا گۆڕانێکی بنەڕەتی ڕوو بدات بە تایبەت لە دێرە زوور ئەوەی کە کۆریدۆری نێوان عێراق و سووریە گواستنەوەی چەکوچۆڵ لەلایەن پرۆکسیەکانی ئێرانەوە و ئەوەی کە ئێستا ڕوو دەدات هاوکات لەگەڵ ئەو هێرشەی کە لە حەلەب بوو ئەو ناوچانە کراوە لە ئێستادا کە خەریکین پێکەوە قسەکەین ئەو بابەتێک کە پێشووتر ئاماژەمان پێکردبوو واتە لێدانی ئاسمانی ئەمریکا لە پرۆکسیەکانی ئێران لە دێرە زوور و جوڵەی هێزی کوردی لە زەمینەوە ئێستا خەریکە ڕوو دەدات دوێنێ شەو ناوچەی خەشام لە پارێزگای دێرە زوور کەوتە دەستی هێزە کوردیەکان لە ڕۆژاوای کوردستان واتە ئەو گریمانە پێشوە کە باسمان کرد تا ئاستێکی زۆر خەریکە وەکو ئەوەی کە ئەبووە دەڕواتە پێشەوە بەڵام ئەوەی کە لە ناوچەی حەلەب بوو ئەو ناوچانە خەریکە ڕوو دەدات تا ئاستێکی زۆر ئەتوانم بڵێم جووتشەشی ئیسرائیل و ئەمریکاشە بەڕاستی لەبەر ئەوەی کە ئەو ناوچانە ئەگەر بیانەوێت حومس و حەما بگرن حومس تا ئاستێک زۆر زەحمەتە لەبەر ئەوەی کە شیعی عەلەوین نزیکن لە بەشار ئەسەد بەڵام حەما ئەگەر بتوانن بگرن دەتوانن کە خەونی دەستپێڕاگەیشتنی ئێران بە بەندەری لازخیە یان دەریای نێوەڕاست لە ناو ببن و ئەمەیە کە ئەمریکا و ئیسرائیل بەتایبەت زۆریان پێ باشە کە ئەو کوریدۆرە بپچڕێت لە نێوان ئێران و پرۆکسیەکانیدا لە بەندەری لازقیەدا کە هەم لەلایەن ئیسرائیلەوە ئەمە بۆ تێڕوانینەیە کە چەک و چۆڵ لە بەندەری لازقیەوە دەگوازرێتەوە بۆ پرۆکسیەکانی دیکەی ئێران لە لوبنان لە ناوچەگەلێکی تر و بۆ ئەمریکا ئەو گرنگی هەیە کە رووسیا لە بەندەری لازقیە بوونی هەیە و بە کەوتنی ئەو ڕێڕەوە رووسیاش لەوێنە دەتوانێت گورزی بەرکێت بۆیە لە ڕوانگەی ئیسرائیل و ئەمریکاوە ئەمە زۆر زۆر باشە کە ڕوو دەدات بەڵام تاکوێ تاکو ئەوەی کە نەتوانن زۆر نزیک ببنەوە لە سنوورەکانی ئیسرائیل بتوان مەترسی بۆ ئیسرائیل دروست بکەن و هاوکات پێشڕەوی زۆرتر نەکەن پەیامەکەی ئەمریکا کە دوێنێ شەو بڵاو کرایەوە ئەومان پێ دەڵێت کە ئەمریکا هێڵێکی سووری داناوە تا ئاستێکی زۆر و بۆ گروپانەی وتوە گروپی تێرۆریستی چاودێری دەکات دۆخەکەش من پێم وایە هەر چاودێری کردووە لەم یەک دوو ڕۆژە تا ئەگەر بڕیار بێت تەشەنە بکات و لە کۆنتترۆل دەربچێت واتە لە کۆنتترۆلی ئەمریکایەکان ئیسرائیل دەربچێت خۆیان ڕاستەوخۆ دێنە ناو هاوکێشەکە لە ناوچەی حەلەب بوو ئەو پارێزگایانەمە بەستمە بەڵام لە خواردترەوە لە دێرە زووردا ئەوان ئێستا لەوێنەوە خەریکن هێرشەکانیان دەست پێ کردو کاک مەیسەم پرۆژەکە پرۆژەیەکی ئەمریکی ئیسرائیلیە لە ناوچەکە بە ئاگاداری رووسیا ئەمە بەشێک بەڕێزە داماژی پێدەکەیت و چاودێرانیش دێڵێن بەڵام ئەوەی کە بە پرۆژەکە هەڵدەستێ لە ئەرزی واقعدا ئەو هێزانن کە لە تورکیاوە نزیکن ئایا یعنی ئەمە چۆن بخوێنینەوە؟ ڕاستە
ئەوەی کە ئیسرائیل دەیەوێت هەڵتەکاندنێکی شێوازی حکومڕانی نەریتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بکات بەڵام ئەمەی کە ئێستا لە سووریا ڕوویداوە دەستپێشخەری تورکیە بۆ ئەوەی کە بێبەش نەبێت لە هاوکێشەکانی داهاتوودا و بتوانێت پشکی خۆی هەبێت لە بڕیارەکانی داهاتوودا کە بڕیارە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بدرێت بۆیە تورکیا ئەو هێزانەی جوڵاندووە و هێرشەی دەست پێ کردووە ئەتوانم ئاواش باسی لێ بکەم تورکیا قمارێکی دەست پێ کردووە قمارێکی کردووە بۆ ئەوەی کە لە داهاتوودا زیانی بەر نەکەوێت بەڵام و بەم هێرشە دەیهەوێت کە گوشارێکی زۆر بکاتە سەر هێزەکانی ڕۆژاوای کوردستان و پەیوەندیەکانیان بپچڕێنێت بۆ ئەوەی کە بتوانێت ناوچەگەلێکی تر بۆ نمونە تەڕەفعات یان منبژ و ئەو شوێنانە تووشی خستن بخات لە هێزەکانی ڕۆژاوای کوردستان ئەوەی کە تاکو ئێستا بینراوە ئەوە یەکە هێزەکانی ڕۆژاوای کوردستان بەباشی چوونەتە پێشەوە و هەوڵێکیشیان هەیە بۆ ئەوەی کە بیانەوێت تەلڕەفعەت و منبج پەیوەست بکەن بە یەکەوە کۆریدۆرێک دروست بکەن لە ناوچەیەکدا کەوا لە ژێر کۆنتترۆڵی هێزەکانی بەشار ئەسەددا کە ئەگەر ئەم کارە بکەن کە دەکاتە پێم وایە ئەکاتە ناحیەی دێرحافز لە نزیک تەڕەفعەتەوە و لەسەرەوەش کە دەکاتە نزیک منبج ئەیانەوێت لەو نێوانەدا کۆریدۆرێک دروست بکەن ئەگەر ئەم کۆریدۆرە دروست بکەن ڕاستەوخۆ ڕۆژاوای کوردستان ینی ئەو هێزانەی کە لە ڕۆژاوای کوردستانە هەن دەتوانن پەیوەندی ڕاستەوخۆیان هەبێ بە تەڕەفعەتەوە و بە هەمان شێوە ئەفرین بەهێزە بێت واتە ئەفرین دەتوانن گوشار بخەنە سەر تورکیە کە لەوێ بوونی هەیە ئەوەیە کە تورکیە ئەم قمارەی کردووە ڕەنگە بە زیانیشی تەواو بێت بەڵام ئەگەر بەهاتنی زلهێزان بۆ ناو هاوکێشەکە بەتایبەت رووسیا و ئەمریکا کاک مەیسەم لە دوای قسەتەوە ئاماژە پێ دەکەم چونکە من ویستمەوە بکەم بە پرسیار ئەوەی کە تۆ ناوی دەنەی قمارێکە تورکیا کردوێتی دەیەوێ ئەویش بێتەوە نێو معادلەکان بەتایبەت لەم چەند ساڵی ڕابردوودا دەرکرابوو لە هاوکێشەکان جۆرێک لە پەراوێز بوو ڕۆڵی نەمابوو بەڵام دەبینین هاتنەوەکەشی ئەوەی کە تا ئێستا دیارە بەخێر نییە هەستەکرێ ناتوانێت ئامانجەکانی بەدیبێنێ ئامانجی تورکیا دەوترێ هەم ملدانە بە بەشار ئەسەد و بە دەرلەوە پێش ئەوە کۆنتترۆلکردنی زیاتری هێزەکانی هەسەدەیە سووریا دیموکراتە و فشارخستنە سەر کووردە لەویانە بەڕاستیەوەی تورکیا بۆی گرنگاوەیە کورد بە هیچ نەبێ و ڕۆڵی نەمێنێ لەوێ بەڵام ئەوەی هەست پێ دەکرێت لەم چەند ڕۆژەیە کورد پاڵپشتێکی زیاتری بۆ دروست بۆ لە سەراسی گیان وایە زۆر ڕاستە ئەوەی کە کورد ئەو یاریە کە کردوویەتی ئەوەی کە لە یەکەم ڕۆژەوە کە هێشتا حەلەب نەکەوت بوو کورد هێزی بردا حەلەب ئەو باشترین یاری بوو کە توانی لەوێنە بتوانێت پارێزگارێک لە خۆی لە ڕۆژاوای کوردستان لە حەلەبەوە دەست پێ بکات کە پێم وایە کە ئەبێ ئەبوو هەرواشیان بکردایە کە دروستی شنگاویانە بەڵام پەیوەست بەوەی کە تورکیا دەیهەوێت گوشار بخاتە سەر بەشار ئەسەد بۆ ئەوەی کە لەگەڵ یا گفتوگۆکە لە پرسەکانی داهاتوودا ئەگەر ئەو هێزانە کە جوڵەیان کرد نەهاتایانە سەر حەلەب و هێرشیان نەکردایەتە سەر حەلەب ڕەنگە ئەم ئارگومنتە بمانتوانی باە تا ئەوێ پشتی پێ ببەستین بەڵام کاتێکە حەلەب کەوتووەتە دەستی ئەو هێزانە من پێم وایە تورکیا لەوە تێپەڕیوە کە ئیت بیاوێ گفتوگۆ لەگەڵ بەشار ئەسەدکە تورکیا ئەیهەوێت کە بەشار ئەسەد بڕوخێنێت و دەسەڵاتەکەی لەوێ بوونی نەمێنێت و بە هەمان شێوە ئەو هێزانە بتوان جوگرافیای زیاتر بگرن بەدەستەوە و بەتایبەت ڕۆژاوای کوردستان و مەترسی گەورە بۆ ڕۆژاوای کوردستان دروستکە ئەوەیە کە لە ئێستادا کە ئەو هێزانە خەریکن پێشڕەویش دەکەن خەریکن دێنە پێشەوە لە حەلەب تاکو ئاستێکی زۆر نیانتوانیوە ئەو ناوچە کوردیانە بەدەستەوە بگرن هێزە کوردیەکان لەوێ بوونیان هەیە بەڵام ئەگەر بڕیار بواە کە بیویستایە لەگەڵ بەشار ئەسەدا گفتوگۆ بکات و شار بخاتە سەر بەشار ئەسەد من پێم وایە هێرشی ناکردە سەر حەلەب ئەم هێرشە کە کراوەتە سەر حەلەب من پێم وایە لە مێشکی سیاسەتمەداری تورکیادا ئەوە هەیە کە بەشار ئەسەد بە هیچ شێوەیەک چیتر نابێت لەگەڵ یا گفتوگۆ بکرێت لەبەر ئەوەی کە ملکەچی ویستەکانی تورکیا نەبووە لە یەک ساڵی ڕابردوودا کە تورکیا داوای کردو باشە کاک مەیسەم هەندێک دەڵێن هەموو ئەم پەلەخاژەی وڵاتان بۆیە کە بەر لەوەی کە ترامپ دەست بەکارە بێوەکو سەرۆکی ئەمریکا ینی جێپی خۆیان قایم بکەن بۆی دوایە گەر گفتوگۆ کرا ئاشتیەک بەدیهادەوەی کە ترامپ داوای دەکرد هەر کەسە و پشکی زیاتری هەبێ یان چەکی بەیەسری بەدەستەوە بێ کارتەکانی بەێستر بن ئەمە چەندە پەیوەندی بەو معادلەیەوە هەیە ئەمەی کە ڕوودەدا زۆر ڕاستە ئەوەش بەشێکە لە هاوکێشەکە کە تورکیا ئەوێت بە هەمان شێوە کەڵکی لێوەربگرێ باسم کرد لە سەرەتاوە بۆ ئەوەی کە لە هاوکێشەکانی داهاتوودا کە ڕوودەدات قازانجی بەر بکەوێت واتە ئەگەر بڕیارە
کابینەی نوێی ترامپ کابینەیەکی زۆر هێرشبەرە و هاوشان لەگەڵ کابینەکەی بنیامین نەتانیاهودا دەتوانێت زۆر مەترسی بۆ ئێران دروست بکە وەتە پاشەکشەکردن بە ئێران ئەوەی کە لە یەکساڵی ڕابردوو تا بینیمانە ئێران لە لوبنانەوە پاشەکشەی کردە سووریە و ئێستش خەریکە پاشەکشەکە دەکاتە عێراق و لە عێراقیشان پێم وایە پاشەکشەی پێ دەکەن بەرەو ناوخۆی ئێران لەوێدایەکە تورکیا پێی وایە کە ئەو گۆڕانە بنەڕەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوودەدات و پێویستی بە ئەوە هەیە کە کارتی بەهێزی بەدەستەوە بێت و ئەو کارتە بەهێزە بە بۆچوونی تورکیا ئەوەیە کە ئەم قمارەی دەست پێ کردووەتە لە سووریە بتوانێت جوگرافیای زیاتری بەدەستەوە بێت بۆ ئەوەی کە بە ئەمریکا و بە ئیسرائیل بڵێت کە تورکیا ئەبێت بە جێگرەوەی هێزە کوردیەکانی ڕۆژاوای کوردستان لە پڕکردنەوەی بۆشایی و نەمانی پرۆکسیەکانی ئێراندا بەڵام من پێم وانییە کە ئەمە سەر بگرێت لەبەر ئەوەی کە ئەمریکا بابەتێک کە هەیە پەیوەندی هەیە بە کولتوری استراتژی وە کە باسی لێ دەکرێت ئەوەیە کە لە ئەمریکادا ڕوانگەکە ئێستا بۆ ئەو هێزانەی کە ئەم هێرشیان کردووە ئەوەیە کە لە لیستی تێرۆریستی ئەمریکادایە و ئەمریکا من پێم وانییە یەک لەبەر ئەوەی کە لە لیستی تێرۆریستیدان و دوو لەبەر ئەوەی کە ئایدۆلۆژیەکی ئیسلامیان هەیە دەتوانن مەترسی بن بۆ ئیسرائیل ناڕواتە گفتوگۆکردنەوە و لەسەر ئەو هێزانە قمار ناکە بەڵام هێزە کوردیەکان لەبەر ئەوەی کە مێژووی شەڕی داعش تێرۆریان هەیە و ئێستش پێکەوە هاوپەیمان و هاوکاریان هەیە لە سووریا و ڕۆژاوای کوردستانە ڕەنگە ئەوانە باوەڕ پێکراوتر بن بۆ ئەمریکا باشە کاک مەیسەم ئەکرێ ئەمەی کە ئاماژەت پێکرد پەل و پۆکردنی ئێران لە ناوچەکان ینی لەکوێ بڵێن ینی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە زۆر وڵات کاریگەری هەبوو بەڵام ئێستا دەبینرێت لە لوبنان کاریگەری نەما لە غەزا ئەوە کۆتایی پێهات لە سووریا ئەوە دەیبینین و ئاماژی پێدەکەی دەڵێ لە عێراقیش دواتر ئەم کاریگەریەی ناهێڵدرێ ئایا ئەکرێ ئەمە بەوە ناو بین ئەمە برنەوەی شۆڕشە بۆ ناوخۆی یعنی وەکو دەستەواژەیەک بەکاری بێنین برنەوەی شۆڕشە بۆ ناوخۆی شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران کە دروست بوو پەل دەهاوێ بۆ ناوچەکانی دەوروبەری و دەوێت ڕۆڵ و کاریگەری لەسەر ناوچەکانی دەوروبەری هەبێ و هەشی بوو و تام چرکە ساتە ژەر هەندێک کاریگەری ماوە ئێستا ئیتر شۆڕش دەبرێتەوە ناوخۆی تەنها لە نێو کۆماری ئیسلامی ئێراندا دەتوانێت ڕۆڵی هەبێ و تەحەکوم بکە بێگومان من پێم وایە کە ئەوەی کە لە ناوچەکەدا دوای 7 ئۆکتۆبری 2023 ڕوویدا ئەوەیە کە پرۆکسیەکانی ئێران لە ناوچەکەدا ئەبێت تووشی لاوازی یان کەوتن بن واتە ئەوەی کە دەبێت بۆشایی بکەوێتە نێوانیان و ئەوەیە کە ئێمە دەیبینین لە سووریا لە لوبنان لە غەزدا لە عێراقیشدا کە بەشێکە لە هاوکێشەکە ئێران خەریکە پاشەکشە دەکات لە دوای 7 ئۆکتۆبر سووریا و لوبنان بوو بە ناوچەی کوشتن بۆ پاسدارەکانی ئێران واتە فەرماندەکانی ئێرانی فەرماندەکانی سوپای پاسداران ناتوانن چیتر لە سووریا و لوبناندا بوونێکی بەهێزی وەکو جارانیان هەبێت لەبەرەوەی کە ئیسرائیل دەیان کاتە ئامانج ئیسرائیل و وڵاتی کردوتە ناوچەی کوشتن لیان وی پاشەکشیان کردووە هاتوونەتە عێراق وەکو فەرماندەکانی سوپای پاسداران بەڵام هێشتا پرۆکسیەکانی ماوە ئەم پرۆکسیانەش خاڵ بە خاڵ دێنیانە دواوە تاکو دێتە ناوخۆی عێراق و لە عێراقیش من پێم وایە ئەیان بنەوە ناوخۆی ئێران و لەوێدایە کە ئێران مەترسیەکان دەڕواتە سەر سنوورەکانی ئێران کاک مەیسەم دوا پرسیارم دۆخەکە بۆ کورد چۆن هەڵدەسەنگێنی هەندێک دەڵێن سەردەمی زێڕینی کووردە و هەندێکیش دەڵێن تورکیا ڕەنگە هەروە بە ئاسانی ڕێگە نەدا کورد بەشت ببێ بەتایبەت لە ڕۆژاوای کوردستان لە ڕاستیدا بابەتەکە زۆر هەستیارە بە کورد بەتایبەت ئەوەی کە ئێمە لە ڕۆژاوای کوردستانە ئەگەر هێزەکان لە ڕۆژاوای کوردستان و سووریە ئەگەر سەر بکەون ئێمە دەتوانین ئەو وێنەیەمان هەبێت بۆ داهاتووی بەشەکانی تری کوردستان کە بڵێن پشت جبهەمان قایمە لەوێ باشتر پێمان کوتاوتە زەوی و ئێمە دەتوانین لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان لە داهاتووشدا ئەگەر بڕیارە شتێک ڕوو بدات بتوانین دەستکەوتەکانمان پارێزراوتر بێت بۆیە ئەوەی کە ئێستا لە سووریا ڕوودەدات ڕاستەوخۆ پەیوەندی بە پرسی کوردەوە هەیە بەڕاستی ئەوەی کە تورکیا هاتوتە ناو هاوکێشەکەەوە ئەوەی کە وڵاتان لە ناو هاوکێشەکەدان هەمووی پەیوەندی بە کورد و کوردستانەوە هەیە ئەگەر لەوێ سەر بکەوین لەو بەشەکانی تریش ئەمە سەقامگیری وەکو باشوور سەقامگیری زیاتر دەبینین لە ڕۆژهەڵاتیشە ئەگەر بڕیارە گۆڕانێک ڕوو بدات ڕۆژهەڵاتیش دەتوانێت دەستکەوتی هەبێت واتە کۆریدۆرێکی کوردی لە ڕۆژاوە و باشوورەوە تا سەر ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێز مەیسەم مورادی توێژەری سیاسی نێودەوڵەتی سپاس بە بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ سپاس دەکەم کە بەشدار بووی لەگەڵمان خۆش